پەڕەت جوانانی کە ئەیبینن درێژ بۆتەوە لە پشتی تاوسەکەەوە ئەمە ئێمە مانەزانی جاران کە ئەمە چەند جوانە سەیریکەن مانەزانی ئەمە کلکێتی بەڵام لە ڕاستیە ئەوە کلکی نییە کلکی لە ژێرەوەیە ئەمە ڕاستەوخۆ لەسەر پشتیەوە درێژ بۆتەوە بۆی وازانین ئەوە کلکێتی بەڵامە بەشێکە لەسەر پشتی و چەندها لەسەر پشتی نێرەکان ئەم بەشە هەیە کە زیاتر ئێوەران ئەم پەڕەکانیان ئەکەنەوە و نێرەکان خۆیان عەرزەکەن بۆ مێیەکان لە کاتی بە تایبەتی لە تەمەنی یاخود بۆین لە ماوەی زاوزێدا وهروەها یەک شتی تر لە تاوسەکان زۆر سەرنجڕاکێشە ئەویش ڕەنگەکانیەتی و ئەو پەڕە جوانانی کە ئەیکاتەوە چاوەزاری لەسرە کە ئەمە زۆر سەرنجڕاکێشە و چەندەها ڕەنگی جوان تێکەڵکراوە. ئێمە لە شوێنێکی زۆر سەرنجڕاکێشین تایبەت بە بەخێوکردنی تاوز کە چەندەها جۆری دەگمەن و سەرنجڕاکێشی تاوز لەم شوێنەیە بەخێوەکرێن زۆرینەی خەڵک بۆ ئەوەی کە لە ماڵەکانیان یاخود بەخچەکانیان جوان بکەن یان لێرە تاوز ئەکڕن و سیمایەکی جوان ئەبەخشێ بە بەخچەکانیان. کاگۆران پێم بڵێ چەند جۆر تاوست هەیە و لە کێکە و خەریکی بەخێوکردنی تاوسی؟ وەڵام من تقریباً 12 ساڵە تاوز بەخێو دەکەم زۆرەکانی زۆرم هەیە وانم برێم 10 جۆرم هەیە 10 جۆر تاوسە هەیە. تاوس هەموو وەکو یەکن جگە لە تاوسی جاوە نەبی لەو جۆرە ئەوانە منتیقەی تایلەندن باقی تاوسەکان بەس بە ڕەنگ جوایز دەکرێنەوە بەس لە ڕەنگ فەرقیان هەیە گەنە هەموو ماسفاتیان یەکە. باشە جۆرەکانی تاوست 10 جۆر تاوسم هەیە بە ڕەنگەکانیان جیاکەیتەوە چەند ڕەنگ و چ جۆرێکت هەیە؟ ڕەنگەکانی زۆرە بۆ نمونە هەمانە خۆ ئەمە ڕەنگەکانی ئەمە تاوسی سەوزی پێ دەڵێن جاوە بەڵێ بەڵێ ئەوانە پێیان دەڵێن سیلڤەر پایت حەسەب ئەوەی سیلڤەر بلاک شۆڵدەرە ناوی ئینگلیزی خۆی هەیە. باشە زەردێکیشی لێ بووکانێ زەردەکان پێیان دەڵێن کامیۆ هەمانە خۆخی بەڵێ هەر کەس بەناوک دەناسرێتەوە. زۆر باشە تاوسەکان توانیان هەیە مێی تاوس بەڵێ توانای هەیە چەند هێلکە بکات لە ماوەی وەرزی هێلکەکردنە؟ وەرزی هێلکەکردنی تاوس 3 بۆ 4 مانگە هەرمەیەک دەتوانێت لای من با بڵێن 30 هەتا 35 هێلکە بکە 35 هێلکە لە مای وەرزی زۆر بڵاکە لە بە سێ وەجبە بە سێ وەجبە هێلکەکانیان چۆن یعنی چۆن ئەتروکێن؟ بەڵێ ئەمە مەفقەسمانەیە باشە کە هێلکەکان هەفتانە خڕ دەکەینەوە لە مەفقەس دایدەنێنەوە دوای 28 ڕۆژ ئەبێتە دووسکە و لە حازینە بە خێویان دەکەین و گەوریان دەکەین. یعنی هێلکەکان کە تاوسەکە هێلکەی کرد یەکەم جار دووەم جار سێم جار کۆی ئەکەنەوە ئەیبەنە مەفقەس بوو بە جووچکە ئەهێنەوە لای دایکی ناهێنەوە عیلاقیان بێکتری نییە نایرە وەکو مەشروع وایە بەیەک و گەورە دەبن فەڵکان زۆر باشە. ئەمە چییە مەعاینەکە؟ بەڵێ عینەک لە وەرزی زستان دەیبەستین کاتی تاوسەکان تێکرد دەکەین لەوەی بەرچاوی ینی تیژی زۆر نەبی بە بڵێن لە شەڕ ینی هادییان دەکاتەوە لە شەڕکردن یەکتر زۆر نابینن لە چ وەرزێکە ئەمە ئەەکەن لە زستان دەکەین لە زستان ئەو کاتانێک کە تاوس تێکرد دەکەین عینێکیان لە دەبەستین. کاگۆران ئەم کلکە جوانە سەرنجڕاکێشەی کە درێژ بۆتەوە لە پشتیەوە بەڵێ هەرچەندە کە ئەمە کلک نییە و لەسەر پشتێتی ئەم پەڕانە ئەمە لە چ کاتێکە ئەیکاتەوە و لە تەمەنی چەنە ئەم تاوسە ئەو کلکانی بە تەواوەتی بۆ دروستە بێت و عەرزی خۆیەکە؟ تاوسی نێر عادەتەن بە 2 ساڵ کلک دەکا 2 ساڵ دەست ئەکا بە دروستکردنی بەڵێ بە دروستکردنی لە دووەم ساڵی بەڵام لە سێم ساڵی کامل دەبی بەڵام لە دووەم ساڵ دەتوانی بابرێن بەرهەمی لێ بگریوە ئینتاجی لێ بکەیت. بەڵێ تەمەنی کلک ئاتەن 4 مانگە لەگەر تەمەنی زاوزەیەەکە یەکە بڵێ بەڵێ کارکە مەیەکان خەریکی هێلکە دانان دەبن تاوسەکان کچیان کامل دەبی. زۆر باشە کاگۆران ئەمە لە چ کاتێکە ئەم عەرزی خوانەکەن و کلکی خوانەکەنەوە؟ بەڵێ تاوس لە بەهاران لە بەیانی کە دنیا تۆزە گەرم دادی تر دەیکاتەوە تا نیوەڕۆ
دوای کە گەرم داهاتی تر نایکاتەوە تا دوای عەسەر کاتە بەس لە فێنکیە لەفێنکە دەکاتەوە کە گەیشتینە هاوین بەس لە دوای مەلای بەیانیان دەکاتەوە دواتر مەغریبەکە دەکاتەوە گەنە نایکاتەوە. کا گۆران ئەو سەوتە خۆشەی دەری ئەەکەن مانای چییە؟ هیچ نیشانەیەکی پێوەیە ئەو سەوتە؟ بەڵێ تاوس ئەو سەوتە لەوە دەری دەکا کە ئەو شوێنە شوێنی خۆیتی. بەڵێ نازم مانایەکەی دەنگلیزەکە پێدەن تێرەتۆری مسەیتەر کردی شوێنەکە. بەڵێ زۆر باشە تۆ لێرە تاوسەکانت کە بەخێو ئەەکەی چیان ئەیتێ؟ ئەمە ئاتەن علەف دروست دەکەن علەفی فتیل پێ فتیل باشە تێکەرەی گەن و گەنمەشامی و جۆ و سۆیە و ئەو بابەتانەیە. زۆر باشە بۆچی شوێنەکە جیاجیا کردوەوە بۆ هەمویان لە یەک شوێنانین؟ ئەوانەیە کە ئینتاجیان لێ دەگرن با بڵێن هەر 3 مێ 4 مێ نێرەک دامناوە باقیەوی دی لێرە خڕبوویتەوە ئاینەجان لە چاوە ئەوە زەی فرۆشتنە. ئەمانە بۆ فرۆشتن زیاتر لی دەفرۆشن. 4 نێرە لێ دانا 3 مێ و نێرەک شەڕ ناکەن مێکە بەیەکەوە شەڕ ناکەن بەس نێرەکە لەگەڵ نێرێکتر شەڕەکە نێرەکە دێکا. باشە ئەتوانی تا چەند مێ لەگەڵ نێرەیەکا دانەی؟ بەخۆی دەتوانێت چەند دوێ بەڵام نزبەی نەجاحی هێلکەدا دەبەزی. باشە 3 مێ باشترینە بخۆی لە 3 مێ باشترینە. ئێستا ئێمە لەگەڵ دکتۆر هاتینەتە ناو ئەم هەموو تاوسە جوانە. دکتۆر پێمان بڵێ تاوسەکان ئەفرن؟ بەڵێ تاوسەکان دەفرن بەس بەپێی تەمرین و ڕاهێنانەکان زیاتر فرینەکەیان مەحدودە دیاری کراوە لەوانێ لە نیو میل بفڕیت 1.6 کیلۆمەترێک شتەچیوە کاتە بەپێی تەمرین پێکردنە. بەڵێ زۆر باشە دکتۆر ئەو نەخۆشیە کە تاوسەکان زۆرتر ڕوبەڕووی ئەبنەوە چییە؟ ئایا ڕووی تەندروستیەوە چی بۆ تاوسەکان بکەین؟ زۆرتری نەخۆشیەکان وەکو گشت زۆری پەلەوەرەکان و باڵندەکانی تر نەخۆشیە ڤایرۆسەکان لە پێشار هەموویانەوەن و هەروەها خراپی لە بەڕێوەبردن و زۆری خواردن و هەروەها یعنی پیسایی زەیەکەی تەسیری هەیە لە سەریان بۆ گواستنەوەی نمونە مشەخۆرەکانە کرمەکانە عەشەرات شتیوە تەسیری زۆری هەیە لە سەریان. کاتە بێ ژینگەیەکی خەیانی هەبێت بۆی بپارێزین لە نەخۆشیەکان. ژینگەکەی چیتر پێویستە لە ژینگەکەی هەبێت بۆ تاوس چی زارۆرە؟ تاوس بە تایبەت لە دارستان تقریبان لە دارستان دەژیت. بەڵێ ئاژەڵێکی کێویە خۆی ئاژەڵێکی کێویە باڵدارێکی کێویە حەزی لە یعنی ناوچەکە گەرم بیت شەی زۆر بیت بەڵێ و هەروەها بەرزی و نزمی تێدا بیت داروشتی واشتی سروشتی بۆی دروست بکرێت باشترە و زۆر باشە باز بووترە. زۆر باشە دکتۆر تاوسەکان چی ئەخۆن و نابێت چی بخۆن؟ و تاوسەکان وەکو جۆرەکانی تری باڵندە هەمە چەشنە خۆرن جیا دەخۆن سەوزە دەخۆن وەروەها بەرەوبوومی گیانەوەری کرمە حەشەراتە پێیان دڵێن هەمە چەشنە خۆر. باشە گۆشتە خۆن؟ گۆشت پێم کوتی کرمە حەشەراتە قرتێنەرەکانە. بەڵێ کاتە حەشەراتەکان و شیر دەرە بچکۆلەکانە خۆن بزەبت بۆقەکان. بەڵێ دکتۆر یەکشت لەسەر سەری تاوسەکان هەیە پۆپنەیەکی زۆر جوانە تازی پێ دەڵێن. ئەو تاجە جوانە چیە لەسەر سەرێتی؟ ئەو تازە یەکەم شت وەکو جوانی بەکاردێت زۆر جوانە و دووەم شتیش یعنی ڤایبرەیشن و فریکوێنسیەکان وەردەگری هەست بە چواردەوری خۆی دەکات. ئەو شەپۆلانە دەبیستیت کە مرۆڤ ناتوانێت بیبیستیت. زۆر باشە کاتە مشتێکی زۆر سەرنجڕاکێشە. بەڵێ جیاوازینەوە نێرە و مێی تاوسەکان چییە؟ چۆن جێ بکەینەوە؟ عادەتەن نێرەکان گەورەترن پەڕەکانیان درێژترە کلگەکانیان درێژترە و هەروەها زیاتر خۆیان حەرز دەکەن خۆیان دەکەنەوە. بەڵێ کاتەوەی کە پەڕەکانیە کاتەوە خۆی ئەرزەکان نێرەکانە نێرەکان زۆر زۆر باشە. دکتۆر تاوس هێلکەکانی چ ڕەنگێکە و ئایا هێلکەکانی چۆندا ئەنێ هێلانەکانی لە کوێ دروست ئەکا؟ ئایا وەکو باڵندەکانی تر هێلانەکانی لە بەرزی دروست ئەکا یان وانە بە شێوەیەکی ترە؟ بەنسبەت هێلکەکانی وەزبک پێکەوە دەکات. باشە زیاتر بە عام وەری بگرین بەهاران
پایزان دەکات بەڵام لەوانێ بە هاوینانیش بکات هێلکەکانی نزیکە لە هێلکێکە و هێلکەی چین و ماچین هێلکەشی مەی لەو بۆرە و نقطە نقطەی ڕەنگا و ڕەنجی لەسرە ڕەنگا و ڕەنگ بەڵێ زۆر جوانە و حەزی لێ ینی جێەکەی تایبەت بیت هەر وەجبەک خڕی کردەوە ئەگەر لە بنی لا نەبین دادەنیشت کورچیان دەکات مانگێک لەسەریان دەبیت باشە و هەروەها باڕووکەکانیشی تقریبان 3 مانگ لەژێر سەرپەرشتی داچیان دەبنە تا گەورە دەبن تا 3 مانگ لەژێر سەرپەرشتی دایکیانن دکتۆر جۆر چەند جۆر تاوسمان هەیە تاوس زۆری زۆرە بەس ئەوانەی مەرغوبن باوترینیان تاوسی هندی شینە تاوسی کەسکە تاوسی سپیە تاوسی کۆنگۆیە ئەوانە لە هەموویان مەرغوب دەرن دکتۆر ئایا باوترین نەخۆشی لە تاوسەکانە چییە و هەروەها تاوسەکان ڤاکسینیان هەیە نەخۆشیەکان وەکو زۆرەکانی تر پەلەوەەر نەخۆشە ڤایرۆسەکان زۆر باوت بەڵێ و نەخۆشیە مشەخۆریەکان ڤاکسینیان هەیە بەس بەپێی شوێن و ناوچە و وڵات و ئەو شوێنەی کە نەخۆشەشی لێدا زۆرە و هەروەها خشتەی تایبەتی ڤاکسینی خۆشی هەیە زۆر باشە توانێت پەیڕەو بکرێت دکتۆر ئەی باوترین نەخۆشی چییە ینی بۆ نەتۆ لە کلینیکەکەی خۆت زیاتر چ کەیسێکە بۆت لەسەر تاوس زۆرترین کەیسەکان کەیسی دروستبوونی ئەپسسە بە کوردیەکەی کۆبوونەوەی ئیلتیهاباتە لە نێوان ڕژێنی چاو و لوتی باشە کۆ دەبێتەوە دەبی بە شێوەی نەشتەرگەری دەریبێنین و هەروەها ماوەی هەفتەك فتیلێک تێدا بەجێ بێڵی و عیلازکە ڕۆژانە دکتۆر ئەو شتیان زۆر تووشە بێ هۆکارەکە هاوکردنی بۆڕی هەناسە و ئەوانەیە یەکێکە لەو باڵدارانەی کە زۆرترین نەخۆشەکانی کە تووشێ بێ کێشەی هەناسەیە لەبەرەوە ئەم لەبەرەوە دروست دەبێت و هەروە عیلازی توا و پێویستشی بۆ نەکراوە هەروە ئەپسە دروست پاک و خاوێنی شوێنەکە ئەوانەکانی زۆر مهمە بۆ نەخۆشیە پاراسایتەکان مشەخۆرەکان لەگەڵ باسی پاراسایتە کرد هیچ چارەسەرێکمان هەیە بۆ حەشراتی دەرەکی لەسەر پەڕی ئەم تاوسانە چکە ماشەڵڵا پەڕەکانی زۆرە بەڵێ سپرامان هەیە دەیڕشێنی لە کاتی خۆیدا وەروها قەترەشی هەیە بۆ حەشەرات و کرمەکانی ژوورەوەش دەرمان و حەبوشتیوامان هەیە هەروەک بینیتان لە بەرنامەی ئەم جارە باسی پاشای باڵندەکانمان بۆ کردن کە تاوز بوو هەروکۆ بینن تاجێکیشی لەسەرایە لەگەڵم کاری لە جوانی باوەشم کە هەر بە دوور ماسوڕایەوە کۆتایی بە بەرنامەکە هێنین هەر شاد بن.